کاکە نەجات بەڵێ بابێ بتنیشتەوە فەرموو با دوو قسێ برایەنە بکەین بەڵێ کاکەنجە باوەڕێ بێ ئاوا بڕوە ئەبێ بچێ ماڵەوە چوار مشکەی دانیشین و هیچ شتێک نەکەین ئێ بۆ سەبەب بەڕاستی ئەکتیفی پێچەکەمان تەواو دابەزیوە ئەزانی بۆ دابەزیوە لەبەر ئێمە شتی چاک دابەزێنی ئەوە لەبەر ئەوە دابەزیوە ئەخە بە قوربان نایە بۆ شێوەیە تۆ بەڕاستی ڕێگری بازشتەکەی نابێ بکەی کاکە کا هەمە ڕشتی جان بە قوربان من قبول ناکەم بەعزێشتە دابەزێ و شیرازی خێزان تێ بچێ ئەمە ئێمە بچینە ناو خێزانەکان ئاشتیان کەینەوە وەکو ساڵان هاتوچۆ یەک بکەن ئێ باشە کاکە ئەوەش بکە و لە لایەکی کەوانێ ئەمانی کشکە بە قوربان ئەوەی کە بیرت ئێوێ ئەوەی کە ئەمڕە بارێتی من حەزم بەو شتانە نییە ئەوە لەم ڕۆژانە شتێکم بینی پیاوێک وەکو جەناب دوو ئەوە سمێڵی تو ئەو بوو ماڵی ئەو بچێ بۆ سۆڵا کەچی دانی شۆلەتی بەبە بچکۆلە مەگری بەرخۆلە حەت تەریقە بوومەوە ئەو هەموو لایک و کۆمنتەی بۆ چوو بوو توخوا ئەمە ڕاستە کاکەجان بە قوربانە بەخۆ پێم وتی ئەمڕۆ خەڵک ئەمێ گۆرە من ئەوەم ناوی یا شتێکی کەسێ دەکەم ژنومێردی هاتم لەسەر مۆبایلەکە وەڵا ئەبێ تەلاقم بێ کابراژەی تەلاقێنە بەجارێ نیو ملیۆن کەس و سوێتی تەلاقی بە داوای تەلاقی خۆ بکە چۆن ئەم شتانە برێتە سۆشیال میدیا کە تۆ کاکە حەمەدیان کە شتێکی ئاوا بێ کێشەیەکە بێت لە ماڵەوە چوار پیاوانە بۆی سوڵحکە نەک دانیشێ لە سۆشیال میدیا حەیەت بە قوربان خۆی بە سۆشیال میدیا بیبینی ئەم خەڵکە چیەکە و چی ناکە نابێت کاکە ئەبێ لە ماڵە چی بێن عنی توی زەرەر بین دانیشین ئاژاو بنێن لە ناو عایلی خەڵک بەخێر بێ بەخێر باوکە ئەکتیڤی پیجەکە چۆنە هەر وەکو پێشترا ئەرە وەڵای گوڵەجا هەرە بۆ خۆی وایە ئەزانی بۆ سەرەجانەوەی ئێمە دابەزی و باوکە ئێمە شتی چاک دابەزێن خەڵکی شتی چاکی ناوێ شتی خراپی و تا تۆ سیری و تۆ تیکتۆکچەکان کە یەکی خۆی ڕوو دەکات یەکی قسە بە وەڵێ شەڕەکەن هەزاران لایک و کۆمنتیان بۆچێ بە قوربان سیر کە کچەکە مەلایکی بەڕێز حەدیثێکە خوێنێتەوە چوار کۆمنتی بۆ ناچێت کاک نەژاد تۆ بێ لەگەڵ ڕای خەڵکیابی ئێستا خەڵک حەزی لەو شتانەیە بێ ئێمەش ئەکتیڤی پیجەکەمان بۆ بەرزکەینەوە نابێت دادجیان ئەگەرەوە بکەینەوە شیرازەی وڵات هەر هەمووی تێکە چێ بە خێزان نامێنێ بر حەزم بەو شتانە نیە وەکو خۆم کاکە جان ئێمە مۆزەفێکی زۆرمان هەیە بە قوربانی چاوم ئەی خەڵک نابڕاو بێ مەعاشانەیە لێ تۆ واز لەوە بێنن من بیرۆکەیەکی زۆر باشم هەیە ئەکتیڤی پیجەکە شەفڕێت ئەنجامەوە ڕای ئێوە وەربگرم ئێستا دوو کەس هەیە لە سۆشیال میدیا زۆر ناوبانگیان پیا کردووە شیشی و شوشو چی شیشی شوشو چییە؟ کچێ من شیشی گۆشم بیستووە دادەجات توخوا عیب نێ دانیشە خەڵک سەر لەسەر شیشی شوشوش بکە؟ ناویان شیلان و شوانەیە ئەمە ژنومێردێکن ئەنجا ژیانی ڕۆژانەی خۆیان بڵاوەکەنەوانێ جا توخوا عیب نییە خەڵک ژیانی ڕۆژانەی خۆی لەم فەیسبووک و شتیا دابەزێنێ وا نییە ئیسفادەی هەیە بۆ خەڵک خەڵکێکی زۆر بەتابعیانەکە پیجەکەی ئێمە شەفڕێ بەبوونی ئەوانەوە من حەزم عادێ بزانم ئەنجا من ئەمێ بڕۆ مەقابلەیان بکەم دەبڕۆ بە ئیشی خۆتەوە ئەگەر ئێوە ئیزنم ئێن و ڕازین لەسەری ئەوە من ئەڕۆم و ئیتر مەقابلەیەکیانەکەم و بۆ ئەی خەڵکیشی سفادی نەکە و ئەکتیڤی پیجەکەشمان بفڕێن بڕۆ بۆڵەیان بڕۆ ئیشی خۆ بکە دە زۆر باشە ئەوە من ئەڕۆم ئیشەڵا قسەی لەسەرەکەینەوانێ باشە؟ باش بڕۆ باوکە کاکە جان ئەبێ ئیشەکانمان ئاوا بڕۆ بەساقم ئەمڕۆ خەڵک چییە ویست ئەبێ ئەوەی بۆ دابەزێنی